مقتەدا سەدر خەریکی چییە؟ سیاسەتکردن یان شکاندنی کەرامەتی سیاسیەکانی تر دەیەوێت بەم هەنگاوانەی چ پەیامەیەک بداتە لایەنەکانی تر؟ هاوپەیمانەکانی بۆچی خۆیان بێدەنگ کردووە و ڕۆڵیان چییە لەو هەنگاوانەی سەدردا؟ مقتەدا سەدر دوایەوەی لە هەڵوێستی ڕابردوویدا ڕایگەیان ماوەی 40 ڕۆژ دەداتە چوارچێوەی هەماهەنگی بۆ پێکێنانی حکوومەت و دیاریکردنی سەرۆکوەزیران و خۆیشی هەموو دانوستان و گفتوگۆیەک ڕدەگرێت بۆ ڕێکەوتنی سیاسی. لەگەڵ تەواوبوونی ئەو ماوەیەدا جارێکی تر تۆپێکی فرێدایە گۆڕەپانی هێزەکانی دەرەوەی هاوپەیمانەکەی و ڕایگەیان چوارچێوەی هەماهەنگی شکستی هێناوە لەو ماوەی بۆی دیاری کراوە. بۆیە ئەم جارە مۆڵەت دەداتە پەرلەمانتارانی سربەخۆ تا بتوانن کاندیدی خۆیان پێشکەش بکەن و ئەوانیش دەنگی پێدەدەن بۆ سەرۆکوەزیران. ئەم هەنگاوەی مقتەدا سەدر کاردانەوەی بەشێک لە چاودێران و شارەزایانی کاروباری سیاسی عراقی بەدووە داهاتوو وەک مزایدەیەکی بێمانە ناوی دەبەن و پێیان وایە ئەوەی سەدر دەیکات جگە لە هەوڵی شکاندنی نەیارەکانی بە گوتارێکی پۆپۆلیستی هیچی تر نییە و سەرنجامی ئەو هەنگاوانە لە ئێکترازانی زیاتر لە ئێستای بەدووادا دێت نەک نزیک بوونەوەی هێزەکان. بەشێک لە چاودێران بۆ چوونیان وایە سەدر بەم هەنگاو و هەڵوێستانەی دەیەوێت شکۆ و کەرامەتی هەمووان شکاو بێت، هەمووان بخاتە بەر دەرگاکەی و خۆی مانۆر بکات، خۆی سیناریز بێت، هەر خۆی جەنگاوەر و خۆیشی ئاشتی خوازەکە بێت. ئەو دەیەوێت ئەو واقعە بچەسپێنێت وەک ڕەهبەری دینی و دیموکراسی و ئیسلاح خوازی بەسەر شیعە و سوننە و سربەخۆکان و کورد و تەواوی ئێرانی و عێراقیەکان کە هەر خۆی چارەسەرە و بێ ئەو هیچ ناکرێ و لا حەنانە و نەجەفەوە حکومدار و موفتی بێت وەک ئیمامی زەمانە. سەدر دەیەوێت وەک حەسەن نەسڕوڵڵا و قاسم سولەیمانی بە کاریزما و قووەتی مەزهەبی و کاراکتەرەکەی خۆی حکم بچەسپێنێت وەک ڕێگە خۆشکردن بۆ گرتنە دەستی تەواوەتی مەرجەعیەتی دوای عەلی سیستانی هەنگاوەکانی بەرێتە پێشەوە، تەنانەت شیعی ڕادیکاڵ و وەلائیش تێپەڕ بکات و بە زەبری هێز و شەرعیەتی بوونی جەماوەر موفتی و جەڕێنەری هەموو یاسا و ڕێسا و دۆخەکان بێت. مقتەدا سەدر زۆر بەباشی دەزانێت و دڵنیایە لەوەی بەرەی تشرینیەکان و ئیمتیداد و سربەخۆکان بە 40 کورسیەوە هەرگیز ناتوانن گرێکوێرەکە بکەنەوە و حکوومەت پێک بێنن کەچی لە سیناریۆیەکدا ئاسان پاسیان ئەداتێ و داوایان لێ دەکات وەرن ئێوە حکوومەت لە ماوەی 15 ڕۆژدا پێک بهێن و ئێمەش دەنگ بەو حکوومەتە ئەدەین چونکە پێکێنانی حکوومەت زۆر دواکەوتووە. سەدر لە هاوپەیمانیەکی گەورەدایە لەگەڵ پارتی و هاوپەیمانی سیادەی سوننەکان، بەڵام لەو هەنگاو و هەڵوێستانەیدا هیچ ڕۆڵێکی ئەوان نابیندرێت و ئەوەی سەدر دەیکات تەنها بە ناوی خۆیەوە و بەعقڵیەتی سیاسی خۆی دەیکات چونکە ئەوان تا ئێستا هیچیان لەسەر ئەو هەڵوێستە سەیرانەی سەدر نەوتووە نە بە باش و نە بە خراپ. هاوپەیمانیە سێقۆڵەکەی سەدر و بارزانی و حەلبوسی، هاوپەیمانیە کە بۆ وەرگرتنی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و کۆمار، هاوپەیمانیە بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینە و کۆنتڕۆڵکردنی سەر جەمجومگە هەستیارەکانی حکومڕانی وڵات کە چیوە سەدر هەر جارە و بە ناوی پێکێنانی حکوومەتەوە تۆپەکە لە قاچی هاوپەیمانەکانی دەسەنێت و دەیداتە قاچی یەکێک لە نەیارەکانی. ئەوەی جێگەی سەرنجە هاوپەیمانەکانی کە پارتی و بەشێک لە سوننەکانن بەرامبەر ئەم کارەی سەدر هیچ ناڵێن و هەڵوێستیان ڕوون نییە کە بە قسەی چاودێران دەبوو یان دژایەتی ئەو هەنگاوانە بکەن یان پشتیوانی دەرببڕن ئەگەرچی بشزانن هەنگاوەکان تەنها مزایدەیە و هیچ ناکەن بە هیچ. مقتەدا سەدر زۆر بەباشی ئەوە دەزانێت کە سەربەخۆکان ناتوانن یاریکەری باش بن بەو تۆپەوە کە خۆی خستوێتی قاچیانەوە و ناتوانن کاندیدی سەرۆکایەتی حکوومەت پێشکەش بکەن ئەگەر چوارچێوەی هەماهەنگی بە 120 کورسیەوە و بەو هەموو هێزە چەکدار و پەیوەندیە ناوخۆیی و دەرەکیەوە نەیتوانی بێت حکوومەت پێک بێنێت چۆن دەکرێت سەربەخۆکان بتوانن ئەو کارە بکەن. سەدر گەرەکێتی بە عەمامەکەی سەریەوە ببێتە کەسی یەکەم و بڕیاردەر و بڕیار بەدەستی عراق و هەرچی ئەو ڕەزامەندی لەسەر نەبێت کەس بۆی نەبێت دەست بکات بە ئاودا و هیچ هەنگاوێک بنێت کە ئەمەش بۆ پێکاتەی عراق کارێکی مەحاڵە و سەرگرتنیشی ئەگەرێکی زۆر دوورە. مقتەدا سەدر کە لە ڕابردوودا کەسێکی مانۆڕساز بووە و کوردیشی وەکو پردی پەڕینەوە بۆ پرۆژە گەورەکەی بەکارهێناوە هەر لەسەر وەختی نووسینەوەی دەستوری ساڵی 2005 تا ڕیفراندۆمی سەربەخۆیی لە 2017
2017 و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبەری ساڵی 2021 تا هاوپەیمانی ڕزگاری نیشتیمان و دروشمی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەدەستەواژەی نەشەرقی و نەغەربی ئێستاش بە پاساوی پێدانی مۆڵەت بەهێزەکانی تر و نارەکانی خۆی دەیەوێت جارێکی تر لە ڕێگەی بەکارهێنانی زۆرینەیەکەوە کە بەشێک لە کورد کە پارتی نوێنەرایەتی دەکات ئەمان ئەو ڕێگەیە ببڕێت کە دەیگەێنێتە ئامانجەکەی خۆی و پارتیش کە هاوپەیمانێتی هیچ لەبارەی ئەو هەنگاوانەوە ناڵێت و نازاندرێت لە داهاتوودا ڕۆڵ و پێگە و هەڵوێستی چی دەبێت لە کاتی دەرکەوتنی ئەنجامی هەنگاوەکانی سەدردا.